ئەم کاتان باش مادونە بن هاوڕێیان هیوادارم لە خۆشی و شادیدا بن زۆر بەداخەوە ئیتر بەناچار بووین لایفێک بکەین لەسەر ئەو ڕەوشەی کە لە پڕەوە لە حەلە واتە لە هەردوو گەڕک کوردیەکانی ئەلەشرەفیە و شێخ مەقسوود هەتا ئاراوە ئەمڕۆ ئێوارە کە تاوەکو ئێستا ژمارەیەک قوربانی هەن و شەڕەکەش بەداخەوە بەردەوام دەکات لەسەر ئەمە دەمانەوێت هەڵسەنگاندنێکتان پێشکەش بکەین و دیارە بابەتەکە زۆر زۆر قوڵە بابەتەکە ئەگەر بەتەنیا لە چوارچێوەی سیاسەتی ڕۆژانەدا تەماشای بکەیت کۆدەکانی دوای ئەوە وێنە گەورەکە و وێنە گەورەکە لە وڵاتانی ناوچەکە ئەگەر هەر هەمویان بەیەکەوە نەبینین تەماشای نەکەین بە تەنیا لە قڕنیسکێکی تەنگەوە تەماشای بابەتەکە بکەین وا دیارە تێیناگەین ئیتر بابەتەکە زۆر زۆر ئالۆزا بەڵام هەوڵەدەم بە شێوەیەکی سادە ئەمڕۆکە زۆر بە کورتی بۆ چوونی خۆم لەسەر ئەو ڕەوشەی سووریا دەرببڕم کە خەریکی کوڵانە و ئیتر بەرەو کوێ دەگا بەڕاستی نازانین و لەم ساتەدا کە ئیتر لە هەموو ناوچەکاندا تەنانەت وڵاتێکی وەکو ئیسرائیل و ئێرانیش کە دژمنی یەکن ئیتر ناتوانن لەم کاتەدا دەست بە شەڕ بکەن بۆ لە سووریا ئیتر لە حەلب لە کاتێکدا دەنگ و باسی گفتوگۆکان دەهات دەنگ و باسی نامەگۆڕینەوە داهات لە نێوان وەزیری بەرگری و خۆستەری دیموکراتیک و یانیش هێزەکانی سووریای دیموکراتیک بەڵام لە پڕەوە تەماشا دەکەین لە حەلب تەقیەوە ئایا ئەمەی کە لە حەلب تەقیەوە ئەمە دەرئەنجامە و یانیش ئەنجامە و ئەمە ئایا واتای ئەوە دەگەینێ کە شەڕەکە ئیتر دەستی پێکرد و کار لە کارترازە هەموو شتێک تەواو بوو یاننا لەسەر ئەمانە هەر هەمویان قسە دەکەین هاوڕێیان هەوڵ بدەن تکایە ئیتر ڤیددیۆکانمان لایک بکەن و هەوڵ بدەن لە هەمان کاتدا ڤیددیۆ تایبەتەکانمان لە بۆ دۆست و هاوڕێیانتان بنێرن و داوایان لێ بکەن ببن بە سوبسکرایب کارێکی بچووکم هەیە ئێستا کە تەواوی بکەم دێمەوە لاتان یەک دقە چاوەڕێم بکەن هاوڕێیان هەر بژین بەڵێ ئەم کێشەیە کۆتایی پێ هات بەڵێ هەروەکو دەبینن دەزانن ئیتر لە حەلب هێرشێکی زۆر گەورە ئێستاکە بەڕێوەیە بۆ سەر هێزەکانی ئاسایشی هەردوو گەڕک کوردیەکان ئیتر لەسەر ئەما هەڵسەنگاندن دەکەین با سەرەتا بە کورتی باس لە ڕووداوەکە بکەین بەرپرسێکی ئاسایشی ناوخۆی گەڕێکی شێخ مەقسوود و ئەلەشرەفیە بە ئاژانسی هاوار نیوسی ڕاگەیان کە کوتلەکانی سەر بە حکوومەتی کاتی سووریا دەست پێشخەری تونند و تیژەکەیان کردەوە و بە ئامانزگرتنی خاڵی پشکنینی شێخ مەقسوود و پێکدادانەکانیان هانداوە لە ئەنجامدا لە سەرەتادا دوو ئەندامی هێزەکانی ئاسایشی ناوخۆی حەلب بریندار بوونە واتە ئێمە دەزانین هەردوو گەڕەکەکان چەندین دەواازیان هەیەەوە ئەو دەواازانە لەلایەن هێزەکانی ئاسایشی ئەو دوو گەڕەکە کوردیانە دەپارێزرێن یعنی پێشتر ڕێککەوتنێک لە نێوان ئیدارەی کاتی سووریا و هێزەکانی سووریای دیموکراتیک کرابوو کە یەپەگە لەو شوێنانە بکشێتەوە و هێزێکی ئاسایشی تێدا بمێنێ بۆ کۆنتترۆلکردنی و یانیش بەڕێوەبردننی ئاسایشی هەردوو گەڕەکەکان و ئەمانە بازگەیان هەنا بەڵام چەند مەترێک لەو بەری بازگەکان ئیتر گوایە حکوومەتی سووریا لەوێ ئیتر ئەمانش بازگەیان داناوە و لەو دوو لە شاری حەلب و لە هەندێک شوێنی دیکەی سووریاش بەداخەوە زیاتر ئەو هێزانە لەوێن کە تا ڕادێک ئەتوانم بڵێم پەیوەندیان لەگەڵ تورکیا باشەوە یانیش لە ژێر کاریگەری دەوڵەتی تورکیا دانا بە بەردەوام بکەین لەسەر هەواڵەکە ئینجا ئەتوانین بە کورتی هەڵسەنگاندنێکی بکەین هەروەها ئیتر بەرپرسەکە
کە ئاخین نۆجانە من بە شخصی دەیناسم ئاماژەی بۆشکرد چەکدارانی حکوومەتی کاتی بە تۆپ و تانک ناوچەکانی نیشتە زیێبوونی دانیشتوانیان تۆپباران کردو بۆ هۆیەوە 17 هاوڵاتی مەدەنی تاوەکو ئێستا بریندارن ژنێکیش گیانی لەدەستداوە ئەمە جگە لەوەی 6 ئەندامی هێزەکانی ئاسایشی ناوخۆش بریندار بوون ناوبراو درێژەی بە قسەکانی داوتی هێزەکانیان دەست بەجێ لە چوارچەوەی مافی ڕەوای خۆیان بۆ بەرگریکردن لە خۆیان وەڵامیان داوەتەوە و ئاماندیان پاراستنی خەڵکی مەدەنی گەڕەکەەکانی شێخ مەقسوود و ئەلەشرەفیە لە هێرشی ناوخۆنا و براو توانای تەواوی خۆیان بۆ بەرگریکردنی لە دانیشتوانی شێخ مەقسوود و ئەلەشرەفی دووپات کردەوە ئاماژەی بۆش کرد کە ئەوان شەرخوازنین و پەرسەندن بە بەرژەوەندی کەس نازان ئاخین نوزان لێپرسراوی ئاسایشی ناوخۆ لە گەڕەکی شێخ مەقسوود و ئەلەشرەفی ڕێنیان لەسەر بنەمای خواست و هەوڵی یەکتر هەوڵە مەیدانی و سیاسیەکان چڕتر دەکەنەوە بۆ ڕاگررتنی پێکدادانەکان و ڕێگریکردن لە بڵاوبوونەوەیان و چەسپاندنی ئاگربەستەکە بە شێوەیەکی ئاسایی خەڵکی مەدەنی و سەقامگیری شارەکە بپارێزن گەڕەکانی شێخ مەقسوود و ئەلەشرەفیە لە حەلب لە پێشنیوەڕۆی ئەمڕۆ شاهێدی هێرش و تۆپبارانی تند و تیژی چەکدارانی حکوومەتی ئینتقالی سووریان تا کاتی ئامادەکردنی ئەم هەواڵەش ئیتر تەماشا دەکەین ئیتر کوژراوەکان ژنێک و برینداربوونی 17 کەسی دیکە هەیە کە دوانیان منداڵن ئەمە کۆی هەواڵەکەیە هەتاوەکو ئەم دقی ئێستاکەش ئەم شتە بەردەوامە ئەم باشە ئەمە بۆ ڕوویدا بە کورتی لەسەر ئەوەش قسە بکەین پێشتر ئیتر هەواڵێک بڵاوکرایەوە کە حکوومەتی ئینتقالی شام نامەیەکی زۆر پۆزتیفی نردووە و ئەمە لە دوای هێرشەکەی داعش لە تەدمور بۆ سەرهێزە ئەمریکیەکان ئەوەمان بیست بۆیە ئەو هەواڵە سەرەتا وا بڵاوکرایەوە کە هەواڵێکی زۆر ئیجابیە ینی حکوومەتی دیمەشق با بڵین زۆر بە ئیجابیانە ئیتر هاتۆتە پێشەوە و ئیتر بە داخوازیەکانی هێزەکانی سووریای دیموکراتیک ڕازی بووە شتێکی وەمان بیست منیش لەسەر ئەوە لایفم کرد بەڵام دوێنێ تەماشامان کرد لە ئاژانسی هاوار نیوزدا ئیتر شتێک بڵاوکراوە ئاژانسی هاوار نیوز ئاژانسێکی سەر بە هێزەکانی سووریای دیموکراتیک خۆستەری دیموکراتیکە من ئەزانم کێ لەوێش کار دەکات چەند کەس لەوێ کار دەکەن و ئیتر بەرپرسێک یعنی بەرپرسی ویانیش ئیتر بەڕێوە یەک لە بەرپرسەکانی ئاژانسەکە خالی جەمال لەوێدا شتێکی بڵاو کردەوە ئیتر بابەتێکی ڕەخنە ئامێزانەی بڵاو کردەوە باسی لەوە کرد لە چوارچێوەی گۆڕانکاریە خێراکانی سووریا لە ساڵی 2025دا و بە تایبەتی لە قۆناغی گواستنەوەی دوای ڕوخانی ڕژێمی پێش و ئیتر لەوێدا وتارەکە تیشک دەخاتە سەر ئەو نامە یان ڕاگەیەنراوەی کە وەزیری بەرگری حکوومەتی کاتی سووریا کە بنکەکەی لە باکوورە و لەلایەن تورکیاوە پاڵپشتی دەکرێت ئاراستەی هێزەکانی سووریای دیموکراتی قەسەدەی کردووە ئەمەش پوختەی ناوەڕۆکی وتارەکەی ئەو بوو کە بە پێچەوانەی ئەوەیە پێشتر پێیان داوین ئەو شیکاریانە لە ئاژانسەکەدا بڵاوکراوەتەوە ناوەڕۆکی نامەکە و داواکاریەکە وتارەکە تیشکی خستۆتە سەر ئەو نامەیە کە تێیدا وەزارەتی بەرگری حکوومەتی کاتی کە ئێستا مرهەف ئەبوو قەسرا وەزیرەتی داوای لە هێزەکانی قەسەدە کردووە بە شێوەیەکی تەواو و بێمەرج بستنە ناو پێکهاتەی سوپای نیشتیمانی سووریا و هەروەها داوای ڕادەستکردنی سەرجەم ناوچە و دامەزراوەکانی ژێردەسەڵاتی لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بە حکوومەتی ناوەندی یان حکوومەتی کاتی بەپێی هاوسەنگی هێز لە باکوور کردووە دووەمین
ئیتر خاڵی دووەمین لە ئەوەکەدا لە بابەتەکەدا کە لە ئاژانسی هەواڵی نیوس بڵاوکراوەتەوە زیاتر ئەتوانین بڵێن ڕەخنە شخصیەکانی خالید جەمالن کە لەوێدا زۆر ڕەخنێ کردووە و داخوازیەکانی هێزەکانی سووریە دیموکراتیکی دووبارە کردوتەوە کە پێشتر ئیتر قسە لەسەر ئەو بابەتە نەکراوە بەو شێ بە شێوەیەکی دیکە قسە کراوە و ئەمە چارەسەری نییە کە حکوومەتی ئێستای کاتی سووریا ئەم بەو جۆرە مامەڵە دەکات. ئەمەیان بابەتێک کە لێرە دەبینین ناکۆچێک هەیە لە نێوان هەواڵی یەکەم لە دوای هێرشەکەی تەدمور کە بکە کە بە ڕای گشتی دراوە ئەوەی کە ئەو بەڕێزە لە ئاژانسی هاوارباسی دەکا واتە ئەمە نییە حکوومەتی سووریا لە نامەکەدا دیارەکە هەڕەشەی کردووە بە زووترین کات هەموو شتێکتان تەسلیم بکەن و وەرن ئیتر تەسلیم ببن واتای ئەوە دەگەێنێ ئیتر ئەمە بۆ ڕوەدا چۆن ڕوەدا لە شوێنێکدا ڕوەدا و ئەمە لە کاتێکدا ڕوئەدا کە دەبینین ئیخوان المسلمین لەلایەن ئەمریکاوە خراوەتە لیستی تێرۆر و گەورەترین هاوپەیمانی ئیخوان المسلمین کە بەریتانیایە پێشتر من دوو ڕۆژ بەر لە ئێستا لای فێکم لەسەر ئەمە کرد کە سێ ڕێکخراوی تونڕەوی ئیخوان مسلمینی سووری سەر بە تورکیا و نزیکی تورکیا کە بکە کە بەشێکیان ئەمانە هێزی تورکمانن تورکمانەکانی نزیکی ئەوەنە نزیکی تورکیانە بێگومان چونکە تورکمانەکان بەشی زۆریان لەگەڵ هێزەکانی سووریای دیموکراتیکدانا زۆر کەس ئەمە نازانێ بەڵام هەندێک تورکمەنیش هەنەیەتر ئەمانە هەر لە سەرتاوە لەگەڵ سەرتا لەگەڵ سوپای ئازاددا بوون پاشان چوونە ناو داعش لە ناو داعشیشدا ئیتر گروپی جیاوازتریان پێکهێنان ئیتر ئەمانە بە تایبەتی سوڵتان مرادە چیە ئیتر ئەمانە چوونە ژێر سێبەری میتی تورکیا و لە تورکیادا دەژین خانەوادەکانیان خانەوادەی بەرپرسیارەکانیان هەر هەمویان لە تورکیا دەژین و هەندێک دەستکەوتی مادیان هەیە و ئەمانە لەسەر تاڵان دەژین بە تایبەتی لە ناوچەی ئیدلی بوو لە ناوچەی ئەفرین و ئێستاکەش لە ژێر گوشاری دەوڵەتی تورکیادا تەماشا دەکەین حکوومەتی ئەحمەد الشەرع ئاسایشی ناوچەی ساحیل واتە کەنارەکانی دەریای سپیناوە ڕاست واتە ناوچە عەلەویەکانی بەوان سپارت ئیتر ئەوانەی کۆمەڵکوژیەکەی عەلەویەکانیان کرد کە 1400 کەس کوژران ئەمانە بوون و ئەمانە یەکەمین جار کە چوونە ناو سوێداش ئیتر دەستیان بە سمێڵ تراشین و ڕیش تراشین و سوکایەتیکردن و کەس ڕفاندن کرد هەر ئەمانە بوون ئیتر تەماشا دەکەین بەریتانیاش ئەمەی کردووە ئایا ئەمەی بەریتانیا من لەو ئەوڕۆکەش دوێنێکەش ئیتر چەند پەیوەندیەکەم کرد لەگەڵ هەندێک کەس کە لە مێدیاکانی بەریتانیا کار دەکەن ئیتر کە ئەمانە کەسانی ئینگلیزن ینی بەریتانینە ئیتر لە ڕێگەی ئیمێل و شتیوا پەیوەندیم پێوەکردن گوتم ئایا هۆکاری ئەمە چییە هەمویان ئەڵێن ئەمە بابەتێکی ئەخلاقیە بابەتێکی ئەیدۆلۆژیک نییە ئەو هەڵوێستەی بەریتانیا بابەتێکی ئەخلاقیە بەتەنیا بەریتانیا ویستوێتی سلووکی ئەو گروپانەی کە سەر بە ئیخوان مسلمینن ئیتر سلووکی ئەوانە محکەمە بکاو لە بۆ هەندێک سزای خستونە سەر بەڵام بابەتەکە ئایا ئەخلاقیە باشە بۆ لە کاتی داگیرکردنی ئافرین و سەرەکانیدا ئەخلاقی نەبوو بۆ ئێستا ئەخلاقیە بۆ 6 مانگ بەر لە ئێستا ئەخلاقی نەبوو بۆ ئێستا ئەخلاقیە ئەمانە بابەتی ئەخلاقی و شتیوانی گۆڕانکاریێکی زۆر گەورە هەیە لە جیهاندا لە کاتێکدا کە حەماس و حیزب الله ئیتر خەریکە لەناو دەبرێن لە کاتێکدا کە حەشد الشەعبی و گروپەکانی سەر بە حەشد الشەعبی ئەگەر معاملەیەکی نەرمتریشیان لەگەڵ بکرێ بێگومان نە ئیسرائیل و نە ئەمریکا معاملەی تند لەگەڵ حەشدی شەعبی ناکەن ئەمە ڕاستیەکە یعنی ئێمە دەبێ ئەوە بزانین لە ژێر چاودێری ئەمریکادا حەشد الشەعبی هات کەرکوچی لە ژێردەستی هێزەکانی حکوومەتی هەرێمی کوردستان دەرهێنا لە سەردەمی ڕێفراندۆمدا هەر لە ژێر چاودێری و لە ژێر کۆردینەی تەنسیقی ئەمریکیەکاندا هێزەکانی هاوپەیماناندا
حەشدی شعبی لە مووسڵ و لە ناوچەی تەلعفەر و لە ناوچەی شەنگەلدا ئیتر شەڕێکی زۆر گەورەی دژە داعش کرد. ئەو معاملەیە ڕاست نییە کە ئێمە چاومان لەوە بێت چۆن معاملە لەگەڵ حەماس دەکەن لەگەڵ حیزبوڵا دەکەن لەگەڵ حەشدی شعبیش بکەن لەماوان معاملەیەکی نەرمتر دەکەن بەڵام ڕنگ بێت لەناو حەشدی شعبیدا هەندێک سەرکردە هەبن زۆر بەتوندی لە کۆتاییدا ڕوبەڕویان ببنەوە بەڵام وەکو ڕەفتارێکی فەردی مامەڵیان لەگەڵ بکەن نەک وەک گروپەکە بەڵام لە ئەنجامدا تەماشا دەکەین ئەو گروپانە بە پەکەکەشەوە هیچ ڕێکخراوێکی چەکداری لە دەرەوەی دەوڵەت کە هەم دەوڵەت ناتوانێت هەزمی بکە قبولی بکە و هەم دەکرێت لە ڕووی دسپلینەوە لە ڕووی ئەیدۆلۆژیەوە نەتوانێت ببێت بە دەوڵەت یعنی ئەتو سوڵتان مراد چۆن دەکێت دەوڵەت ئێستا هزار دەوڵەتیشی بدەیە ئەو ناتوانێت وەکو دەوڵەت معاملە بکە ئەو هەر وەکو مەزهەب معاملە دەکات هەر ئاخر جار بچێتە هەر شوێنێک تەجاوزی ژن و کچەکان دەکا مریشک و زەیتون و بزن تاڵان دەکا و سمێڵی عەلەویەکان و دروزەکان هەر دەتراشەیانی لەمە زیاتر هیچی دیکەی لێ چاوەڕێ ناکرێ بەڵام ئەمانە ئیتر هیوایەکیان هەیە کە بکە ئیتر لە ڕێگای بە شەڕهێنانی ئەلقاعیدە و ئیخوان موسلیمیندا ئیتر بتوانن لە سووریادا ئەمە بکەن ئەوەی ئێستا کە دەیبینین بە شەڕهێنانی یعنی سەرەتای بە شەڕهێنانی ئیخوان موسلیمین و ئەلقاعیدەیە و ئەگەر ئەمە بکرێ قووەتی ئەلقاعیدا ڕنگ بێ بەشنەکە لە بۆ هەندێک لەمە دەترسن ئیتر ئەگەر ئەو قووەتە بەشنەکە هێزەکانی سووریای دیموکراتیک بکەوتە دەورە ئەو پەلەپەلیەی هاکان فیدان بە تایبەتی لە بۆ ئەوەیە زیاتر ئەو ڕۆناسبەی هەیە ڕشتان دەکەینە سەری دەبێ ئیلا تەستیم بن ئیسرائیلتان لە پشتا لە ڕاستیدا کە ئەڵێ ئیسرائیلتان لە پشتا ئەڵێ ئەمریکاتان لە پشتا یعنی هاکان فیدان وا ئەڵێ بە شێوەیەکی دیبلۆماسی ئەڵێ ئیسرائیلیان لە پشتا ئیسرائیل ئێمە ناڕەحەت دەکات هەموو کەس دەزانێت پێویست ناکە ئیسرائیل لە پشت هێزە کوردیەکان و هێزەکانی سووریای دیموکراتی ئەمریکای لە پشتا و ئەمریکا بە ئاشکرا لە پشتێتی باش ئەتو بۆ باسی ئەمریکا ناکەی بۆ باسی ئیسرائیلی فەقی یعنی لێرەدا بەڕاستی شوایە لێرەدا هاکان فیدان حتا یەشار گولار کە پەلامە کە باسی ئیسرائیل دەکەن مەبەستیان ئەمریکایە بۆ بەریتانیایە لەبەر ئەوەی ئەمریکا و بەریتانیا بڕیاریان داوە ئیخوانن موسلیمین و ئەلقاعیدە بە شەڕ بێن ئیتر وا پێدەچێ بابەتەکە ئەوە بێ و ئەلقاعیدە لە 2016ەوە ئیتر کاری بۆ دەکرێت بۆ ئەوەی لە سووریادا ئیتر دەوڵەت دەسەڵات بەدەست بخە ئیتر دەسەڵات دیزین بکە و لە ڕێگەی ئەوانەوە ئیسرائیل و ئەمریکا بتوانن بەریتانیاش بتوانین ناوچەکە دیزین بکە لە غیابی ئێراندا دیزینی بکات چونکە ئەلقاعیدە نەبێ گروپێکی ئیسلامی سیاسی نەبێ هەر گروپێکی دیکە بێ ناسیۆنالیزمی عەرەبی زۆر توندە لەوەی یعنی بە هیچ شێوەیەک ئامادە نابێت جەبەل شێخ و بەرزاییەکانی قونەی ترا و بەرزاییەکانی جۆلان وەها بە ئاسانی بداتە دەست ئیسرائیل یعنی ئێمە ئەومان بینیوە باوکی بەشار ئەسەد حافز ئەسەد 40 ساڵ تەمەنی خۆی تەرخان کرد خۆ ئەیتوانی لەگەڵ ئەمریکا ڕێک بکەوێت ئەیتوانی لەگەڵ ئیسرائیل ڕێکێ بەڵام ئەمەی نەکرد کە ڕنگ بێ بە شتێکی کەمتریش ئەگەر بە ئیسرائیلی دابایە بیتوانی ڕێک بکەوێت بەڵام بە هیچ شێوەیەک ڕێک نەکەوتی تر بەڵام گروپێکی ئیسلامی سیاسی ئیتر ئەکرێ لە ڕێگای ئەمەوە ئەم کارە بکرێت پاشان لە ڕێگای ئیسلامی سیاسی باشترین گروپە لە بۆ بەکارهێنان باشترین گروپە لە بۆ ئەوەی پیساییەکە کە لە ناوچەکەدا هەیە ئەو پیسایی کە لە ناوچە هەیە بەنسبەت هێزە ئیمپریالیزمەکان بەنسبەت ئیسرائیل بەنسبەت ئەمریکا بەنسبەت بەریتانیا لە ڕێگەی ئەوانەوە پاک بکرێتەوە ئیسلامی سیاسی پێشتریش بە مەبەستی یعنی لە دوای حەسەن بەنا و سەید قوتوبی تر ئیسلامی سیاسی لە بۆ ئەوە ڕێگای پێدرا کە بمینێتەوە بۆ ئەوەی دژایەتی کۆمونیزم بکە دژایەتی چەپ بکە دژایەتی هێزە پێشکەوتو خوازەکان بکات چونکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دوو لایەن هەبوون کۆمونیستەکان بوون و عەرەبی ناسیۆنالیست بوو هەردوو چیشیان بەنسبەت ئەمریکا و ئیسرائیلدا یەک بوو چونیان هەبوو
نفط العرب للعرب، تأمين نوت عربي اي عربة. واما سركشيشي زرزور قورة بوهر لبوهند اجازة عنده اسلامي سياسي بمينيتوا. و امش بس نبو لشر افغانستان دا امزارة اسلامي سياسي وهابيا خست دورة ولقال القاعدة زواجيان بيكرت بو اوي سوفيت لافغانستان دا دربخانو هردواي اوش بس عليك تماشا ما كريتشتي السوفيت كوتاي بي هاديتر هل وشايوا آيا ئێستاکە شتێک ماوە شتێکی پێویست ماوە بۆ مانەوەی ئیسلامی سیاسی ڕنگ بێ، بەڵام ئیسلامێکی سیاسی جیاوازتر ئیسلامی سیاسی ئێستاکە ئیسلامێکە زۆر زۆر جیاوازترە. من لە ڕوانگە فەلسەفی و فکریەکە لە بۆ بەیانی دێڵم بەیانی لەسەر ئەوە بەقوڵتر قسە دەکەم، بەڵام ئەوەی ئێستاکە لە ڕووی لە بابەتە سیاسیەکە بابەتە استراتیژیەکە کە لە سووریا ڕوئەدا دەمەوێ لەسەر ئەوە قسە بکەم وە لەسەر ئەوە قسە بکەم کە بۆ هەم لە ناو ئاکپارتی مثلەن ئەنسار الئۆغڵو کە ئەندام پەرلەمانتارێکی ڕاستە کوردە بەڵام ئاکپارتیە نوێنەری ئاکپارتیە لە دیار بکر ئەویش ئەمڕۆکە پەلاماری هاکان فیدانیدا گوتی دەست لەکار بچێشەوە. پێشتر ئیتر پەرلەمانتارانی دەمپارتی لە ناو ئەنجومەنی نیشتیمانی تورکیادا گوتیان ئەی بەڕێ سەرۆکۆما ڕەجەب تەیب ئەردۆغان گوێی هاکان فیدان ڕاکێشە، عیاری بکە ینی گوێی ڕاکێشە. ئەمە لە بۆ هەندێە ئەگەر نا خۆ یەشار گولەر ئەو قسەی هاکان فیدان دەکا یەشار گولەریش دەکە، بەڵام چونکە ئەوەی یەشار گولەر شتێکی دیکەیە یعنی ئەمەش شتێکی خۆش نییە بەنسبەت ئێمە هەمان شتە، بەڵام لە ڕوانگەیەکی دیکەوە لە پەرسپەکتیڤێکی دیکەوە لە مەسەلەکە دەڕوانێ. ڕنگ بێ ئەوەی یەشار گولەر زیاتر پەیوەندی بە ڕەفلێکس و کاردانەوەی ئاسایشی ویانیش تێگەشتنی سیستەمی بیرۆکراسی ناودەوڵەتی قوڵدا هەبێ، بەڵام ئەوەی هاکان فیدان ڕاستەوخۆ پەیوەندی بۆەوە هەیە کە خەریکە لە سووریادا ئیتر ئیسلامێک لە ئیسلامێک ئەدا و دەبێت شەڕێکی دروست بکرێ ئەوەی بەریتانیا بە تەنیا پەیوەندی بۆەوە هەیە، پەیوەندی بە مەسائلی ئەخلاقی و سلوک و ئەم جۆرە شتانەی دووسێ گروپ نییە. خۆ ئەو گروپانەی لە سوێدا ئەی سمێڵی دروزیەکانیان بڕین ئەی بۆ ئەمانە بەریتانیا ناخاتە ناو لیستی تیرۆر و سزایان بەسەردا ناسەپێنێ. لێرەدا شتێک هەیە ئیتر دەبینین ئەوەیە و ئیتر ئەمانە هەر هەمویان لە دوور و نزیکەوە پەیوەندیان بە گۆڕانکاریەکی دیکەوە هەیە کە لە پەنای پرۆسی دیالۆگی ئیمرالیدا بەڕێوە دەچێت، بەڵام هەتاوەکو ئێستا ئاراستەی کۆتاییەکەی نابینی. ئەویش ئەوەیە کە لە ناو تورکیادا گۆڕانکاریەکی زۆر زۆر گەورە دەکرێت و ئیتر ئەمە زۆر جار سەر لە ئێمەش دەشێوێنێ کە لەوێدا گۆڕانکاریەک دەکرێت یەک لەو ئاکتۆرانی گۆڕانکاریەکان دەکە ئۆجەلانە، بەڵام تەماشا دەکەین هیچ مەسەلەیەک بەناوی مەسەلەی کورد زۆر ناوڕژ ژێندرێ. زۆر جار ئێمە ڕەخنەی دەکەین ڕاستە، بەڵام ئەمە ڕنگ بێ لایەنێکی دیکەشی هەبێ کە ئۆجەلان بە ئەنقست وا دەکا بە ئەنقست وا دەکا بۆ ئەوەی مەسەلەکە لە چوارچێوەی مەسەلەی کورد تەماشانەکە، لە چوارچێوەی مەسەلەیەکی ناو تورکیایی تەماشا بکە. ئەگەر تۆ لە چوارچێوەی مەسەلەی کورد تەماشا کرد مەسەلەکە زۆر تەسک دەکەی. وەکوتم گۆڕانکاریەک لە هەموو ناوچەکەدا هەیە کە گۆڕانکاریەکە گۆڕانکاریەکی گلۆبال بێ، گۆڕانکاریەکی گشتی بێ، گۆڕانکاریەک بێ هەم هەموو تورکیا لە خۆی بگرێ هەم دەرەوەی تورکیا و ناوچەکە لە خۆ بگرێ، ئەتۆ ناچاری بە شێوەیەکی برفراوانتر مامەڵەی لەگەڵ بکەین. بەڵام ئەگەر ئەتۆوتێت ئەمن بە تەنیا وەک ئاکتۆرێکی کوردی لەگەڵدا دانیشم ئۆتۆنۆمیم دەوێت فدراڵیم دەوێت لا مەرکەزیم دەوێت لە ناو تورکیا زمانی کوردیم دەوێت فلان و فلان دەوێت هیچی دیکەم ناوێت ئەوە تەسک دەبێت. ئەتۆ پێویست بەوەیە کە لە ناو تورکیادا ئەتۆ بتوانانی ئەو لایەنانە لە بێژینگ بدەیت بیان هێنیە بەرامبەر یەکتری و دەبێت ئەتۆ ئەمە بکەیت
لەو چوارچێوەیەدا دەبێت کارەکە بکەیت بۆ ئەوەی ئەتۆ بتوانانی جەهپە کە ئەوڕۆ پەروین بڵدان و ینی وەفدی ئیمرالی نەوەک بەتەنیا پەروین بڵدان وەفدی ئیمرالی هەرسێک سەرچیەکە ئیتر هەم وەفدی ئیمرالی هەم پارێزەرەکەی عەبدوڵڵا ئۆزەلان لەگەڵ سەرۆکی جەهپە کۆبوونەوە و لێدوانەکانیان ئیجابی بوو و ئەمە نیشانی ئەدا کە بە ئەنقەست ئەو کارە دەکرێت بۆ ئەوەی مەسەلەکە لە چوارچێوەی مەسلەی کورد تەماشا نەکرێ بەڵکو لە چوارچێوەیەکی گشتی دیزاینکردنەوەی کۆماری تورکیادا تەماشا بکرێ مەسلەی کوردی بخرێتە ناو ئەوێەوە بۆ ئەوەی هێزەکان لە بێژینگ بکرێت ئیتر مەسلەیەکی کوردی هەیە دەبێ ئەوەی ڕەش و ئەوەی سپی دەرکەوێ ئیتر ئەگەر ئەتۆ شتێکی وانەکەی ئەوەی ڕەش و ئەوەی سپی دەرناکەوێ ئەگەر ئەتۆ بەتەنیا لە لە چوارچەوەی مەسایلی کورد لە تەماشای بابەتەکە بکەی ڕنگ بێ ئیتر نەتوانن هێزەکان وها بە ئاسانی وەکو ئێستا دەربکەون کە خەریکە دەردەکەون بۆ نمونە ناکۆچیەکانی نێوان هاکان فیدان و ئیبراهیم کاڵە کە یەکیان هاکان فیدان پێشتر بەرپرسیاری مید بۆ 10 ساڵ کۆمەڵێک نهێنی لە بەردەستدانە تەنانەت نهێنی ژیانی تایبەتی ئەردۆغانی لە بەردەستدانە خاڵە لاواز و گەندەڵیەکانی لە بەردەستدانە لە هەمان کەدا تەماشا دەکەین ئەو ڕۆکە ئەو گۆڕاوە بۆ وەزیری ناوخۆیی بەڵام ئەردۆغان لە ناو وەزارەتی ناوخۆیدا کۆمەڵێک ماڵی دیکەی چاندونە کۆمەڵێک کۆمیسیۆنی چاندونە ئەو کۆمیسیۆنانە ڕاستەوخۆ سەر بە ئەردۆغانن و راپۆرتی خوێن نەدەن هاکەن فیدەن ئەدەن بە ئەردۆغان لە هەمان کەدا تەماشا دەکەین ئیتر هاکان فیدان هەم بە شێوێک لە شێوەکان دژایەتی زاواکەی ئەردۆغان و دژایەتی کوڕەکەی دەکا و هەم بە شێوێک لە شێوەکان دژایەتی مید دەکا یعنی میتی ئێستا دەکە یعنی ئیبراهیم کاڵن دەکا لە بۆ هەندێک تەماشا دەکەین لەسەر مەسلەی ئەو پرۆسی ئیمرالیشدا لە نێوان تەنانەت لەسەر مەسلەی نەک بەتەنیا ئیمرالی هەر لەسەر مەسلەی سووریاشدا لێدوانەکانی هاکان فیدان و ئیبراهیم قاڵن زۆر جیاوازترن ئیبراهیم قاڵن زۆر نەرمترە خۆی دەبێت پێچەوانە بێ ئیبراهیم قاڵن بەرپرسی میتە هاکان فیدان بەرپرسی وەزارەتی دەرەوە ینی دیپلۆماسی هەر هیچ نەبێ دەبێت خۆی بگرێ بە زمانێکی دیپلۆماسی قسە بکە بەڵام ئەمەش ناکە لێرەدا ئەمانە هەمویان لە کاتێکدا دەردەکەون کە پێم وایە لەوانەیە ئەمە هەبێ کە ئۆجەلان و باخچەلی لە پەرسپەکتیفێکی فراوانتر تەماشای بابەتەکە بکەن ئەوەی ئێستاکە لە حەلەب ڕوو ئەدا پێم وانە شتێکی زۆر گەورە بێ ئیتر ئەمە دوا تەقەی هێزە ئیسلامیەکانە هێزە ئیخوانیەکانە و ئەمە دەکەن بۆ ئەوەی هێزەکانی سووریا بە زووترین کات بە کەمترین بارچڕازی ببێ و ڕێککەوتن بکەن بەڵام تەماشا دەکەین ئەمە ناکری ئەمە زۆر زەحمەتەوە پێم وانە هێزەکانی سووریای دیموکراتیک ئەمە بکەن و ڕاستە هەردوو گەڕەکە کوردیەکە قوربانین هەردوو گەڕەکە کوردیەکە لە سەردەمی ئەسەدیشدا خاڵی هەرە لاوازی هێزەکانی سووریای دیموکراتیکن چونکە لە ئابلۆقەدان بەڵام لە بیرمان نەچێ لەناو هەردوو گەڕەکە گەورەکەدا ئەوە سووریا و میت و هاکان فیدانیش بەخۆی چەندجار باسی کردووە بە هەزاران تونێلی زۆر قۆڵ و پێچانە ئەو هێزەی ئێستای سووریا زۆر زەحمەتە بتوانێت بکەوێتە ناو ئەو دوو گەڕەکە بە هیچ شێوەیەک ئەمە ڕوونادا و شەڕی دیکەش ڕوونەنا یعنی تورکیا ئەمڕۆ ناسبە هێڕش دەکا کاکە هیچ تورکیا بە هیچ شێوەیەک هێڕش ناکە بە هیچ شێوەیەک هەڕش ناکە یعنی تورکیا هێڕشی کردبایە زۆر لە مێژ بودەی کرد لەو ڕۆژەی کە شەڕی حەلەب دەستی پێکات هێشتا بەشار ئەسەد لە شوێنەکانی دیکە مابوو ئەو کاتیەوە تورکیا دەیکرد و حتا دێرک و قامیشیش داهاتیان بە کوبانێ ڕانە دەوەستە بەڵام بۆ نەیکرد ئیتر هاوسەنگیەکە لە ناوچەکەدا بە هیچ شێوەیەک ڕێگا بە تورکیان نادا وەلە ئایندەشدا پێم وانە ڕێگای پێبدا مەگەر موعجیزەیەک ڕوو بدا لە بۆ هەندێ ئەو هێڕشانە لەو چەرچێوەیدا تەماشا بکرێن ئیتر
باشتر دەبێ. زۆر سوپاستانەکەم کە تاوەکوێستان لەگەڵماندا بوون، ئەوانەی لە ئایندەدا تەماشامان دەکەن، بە تایبەتی ئەوانەی هەوڵ ئەدەن کەناڵەکەمان بەرفراوان بێ، هەر هیچ نەبێ ڤیددیۆکانمان لە بۆ 4-5 دۆستی خۆیان دەنێرن و داوایان لێ دەکەن ببن بە سوبسکرایبی ئەو کەناڵە کە هەوڵ ئەدا لە خزمەتی ئێوەدا بێ و بەرنامەی تایبەت لەگەڵ ئێوەی بەڕێز ئەنجام بدە. کاتێکی خۆش بۆ هەمووتان دەخوازم، هەر بژین، شەو شەوگەرتان خۆش.